ئەچینە لای حاجی ڕەوف با لە نزیکەوە پرسیار لێ بکەین حاجی سڵاو لە بێبانی و باش بێت زۆر زۆر سەرقاڵ سپاس بۆ جەنابەت سپاس بۆ تۆ کە ئەم دەرفەتت بێ ئەمە ڕەخسان و هاتیدان نێو دوکانەکە نجاوە هاوکارانم باسەکەن ئەڵێن بەرهەمی سپیایی زۆر بەتاون بە چێژی لێ بەخوا ئێمە لە ناو ستودیۆشەوە حەزمان لەو بەرهەمە سپیان حەزەکەم بنێرم بەسەر چاوم دەستەکانە خۆشە بەڵام وەکو ئەوەی کە باسکەین هەمووان حەزمان لە بەرهەمی سپیاییە هاوکارانیشم یەکێکن لەو کەسانی کە بۆ نمونە خواسێکی زۆریان لەسەر و بەرهەمە سپیانەیە و بۆیە لە شاشۆی سەبی نەرمانن حاجی گیان بە سەرتا لەوە دەست پێ بکەین بەیانی زووە بینەرانی خۆشەویست ئێستا تەماشای پرۆگرامەکەمانەکەن کە ئێمە دەستپێکی بەیانیانمان بەم ژەمە تەندروستیانە بەڕێ بکەین بێگومان هەمیشە تەندروستیمان باشە بێت با بەسکەم ئەوە سەرقاڵی چی بووی لەگەڵ کاک جەمالە پێش دەستپێکی پرۆگرام سەرقاڵی ئەو شیرمان بانگ کرد و کولێرەمان هێنا و ماست و قەیماغی کوردی لێ سەرقاڵی ئەوی نان بخۆین و جاشمان بفرۆشین دەستکەین بەشە بفرۆشین ئینشاڵڵا کەواتە یەک بەیەکی ئینە لای ئەم بەرەمە سپیانە ئەگەر ئەم بەڕێزە هاوکاریمان بکات حاجی ڕەوف با لەوە دەست پێ بکەین بەڕێسا نیو سەدەیە لێرە لەم گوزەرەیە کارەکەن پێم بڵێ ئێوە چ بەرهەمێک لێرە ئەفرۆشن تا چەندە پڕفرۆشی بەرهەمەکانتان وای لە هاوڵاتیان کردووە خواستێکی زۆر لەسەر بەرهەمەکانتان بێ والله ئێمە تقریبا لە 75 و 77 خەریکی ئەم کاسبین ئێستا بڵێن ئەم قەیماغەیە هی وڵاتی خۆمانە دەیەکە ناوی دەی ئازادیە لە ناحەی مەیدان ئەوان گامێشی خوان هەیە و لە چەمی سیروانە ئەو ماستاوە خەستەیە ماستی بێت چاوریە ئەو بەش بڵێن ماستای بێت چاوریەکە کرێتە ناو تورەکە و ئاوەکەی ئەڕوا و پێڵێن خەستە ئەمە ماستی بۆن کزە بڵێن ئەو شیرە زیاتر بکڵێ ماستەکەی بۆن کزە بێ خەڵکێکی حەزی لێکە ئەمە پەنیری مانگایە هی لای منتیقەی قەڵاتزێ بۆمانەیە هی دێ هێرەوە هەڵشۆ ئەمە پەنیری بزنە کەمتر چاورە خەڵکێکی حەز بە خواردنی شتی بزنەکە پەنیرەکەی جیرترە بعضێکەکەی ڕێژیمەکە هەیت چاوریەک نەخوایە زەختێتی یا شەکرێتی ئەم پەنیری گامێشە شیری ژێر قەیماغەکەی هیچ چاوری پێوە نەماوە ئەنجا ئەیکوڵێن و هەوێنی تیەکەن و ئەبێ بە پەنیرێکەنە تورەکە سەلک سەلک و ئەێنن بۆمان ئەمە کەرەی کوردی خۆمانە کە مەشکە ئەیژەنن ئێستا مەشکە نەماوە بە غەسالە ئیژەن و سا بە مەشکە ئەژەنرا تۆپەڵەکەن و بۆمان هێن و ئێمەش ئەیفرۆشین شتێکی کوردی و ئیسادەی زۆرە و دکتۆرە لێ ڕۆنی کوردی یا کەرەی کوردی زۆر ئیسادەی لەم زەیتوشتانە هەیە و تەنانە دەڵێ ڕۆنی کوردیە تا 250 دەرەجە بکڵێ بقرچێ هیچی لێ نایە بەڵام ڕۆنی زەیت 6 دەرەجە ڕۆنی زەیتی زەیتون 100 دەرەجە لەبەرەوە ئێمە زیاتر هەر شتەکانی خۆمان ئەوە بڵێن ناوی سیرێژە ئەوە دوێە ئەبێ بیکڵێن و اینجا کەیکڵێنن سەرەکەوێ ئەیکەن بە سوزگیا ئاوەکەی ڕاو ئەوەی لێمێنێتەوە دوایە وشکیەکەنەوەی خەنە بەر هەتا و هاوینان ئەیکەن بە کەشک کەشکیش زۆر خۆشە حاز بەڵێ کەشک بەیانیا زۆر خۆشە خاستە نەگەر ئێستا خوانێ بە پیاز و بە زەیتی زەیتون و سووری کەرەوە ئەو ڕۆژە نە سەرما دەبێ نەبرزیتەوە یەک ژەمت بەس هەتا ئێوارە بۆ ئەم جەوە بۆ ئەم کەشە گونج بۆ ئەم جەوە ئێستا ترخێنە خۆشە ئەو کەشکەش خۆشە اینجا ئەوەیکیان لۆرکە لۆرکەکە کە پەنیرەکە دروستەکەن دیسان ئاوی لۆرکەکە ئەچن قڵپ پێشی پێێن و ئەبێ بەو لۆرکە حاجی گیان جا بە حکمیەوەی کە بەڕێستان نیو سەدەیە لەم گوزەرەیە کار و کەسابەتی خۆتانەکەن ئەزمونێکی باشتان هەیە هەم حاجی وەهابیش کە ئیسا بە ئومیدین بەڵێ تەندروست وڵا لەخوا بەزیابێ هەردووکمان تەندروستیمان باشش کرد لە کێوە لە گوزەرەکە لە ساڵی 50 دەستی پێکرەوە لەگەڵ باپیریا بوو دەستی پێکردووەی تر ئەو هەر نەچۆتە مەکتەب بەڵام من تا 6 ابتیدایم خوێندووە ئەو دەستی کردو بۆ ئیشە و ئێمە ئەو ئیشە لەوە فێربووین و لە براگەورەمان بۆ لەوە بۆمان ماوەتە باشە یاخوا هەمیشە لە کار و کەسابەت تابن هەمیشە تەندروست باش بن جا حاجی وەرە با یەک بە یەک باسی جۆری ماسەکان بکەین ماستی کوردی یەکێکە لەو ماسانی کە بۆ نونە تام و چێژێکی خۆشیێنە ئەنجا پێم خۆشە کۆمەڵێک پرسیاری لەسەر بکەین من بە چیە بزانم ئەمە ماستی شیرینە ئەمە ماستی ترشە جۆرەکانی ماسمان بۆ باس ماستی کوردی بڵێ ئەمە جۆری خستەیە ئەمە ئەم خستەیە بڵێن ماستی بێت چاوریە ئەکرێتە تورەکە و ئاوەکەی ئەڕوا زوو دۆ بوو ئەیانکی بە تورەکە و هەڵیانەواسی بەڵام ئێستا دۆکە ئەوەنە زۆر نی هەر بە دوایی ئەیفرۆشن ئێستا ماسی بێت چاوریەکە نە تورەکە و ئاوەکەی ڕاو ئەمە ئێمێنێتەوە بێ بە خستە ئەمە ماستی بۆن کزە ئەمە شیرەکە زیاتر بکڵێنی
هەم ترشی شەبێ و هەم بۆن کزی شەبێ ئەگەر یەکێ بۆ یاپراخی بێ یا گۆشتی پێسوور کاتەوانێ یا بۆ ماستاوی بووە هاوکارانیشم پرسیاریەوە بەڵێ ئەوە زیاتر خۆشترە خاستن مریشکی پێسوور کەرەوە لەو کاتەی سوورە بێتەوە ماستێکی ترش بێنە بیکە ناوی ما هەم بۆک دەنوچی کەوی لێ و گۆشتا هەم تامی خۆشترە بێت لای خۆمان کەمتر ئەواکەن بەس لە کوردستانی ئەودی منچوون بۆ ئێران بۆ سووریا بۆ باکوور ما زۆر بەکارێنن بۆ چێشت بەس لە وڵات خۆمان زیاتر منتیقەی پشدەر ئەیکەن ئەوان جاشی تێکەن پێڵێن قوڕاو بە ماستی مەڕەکرێ بە ماستی بۆن کەس حاجی ڕەوف پێمان بڵێ هاوکارم لانە پرسیارێکی کرد وتی بۆ نمونە بۆ بەرچای بەیانیان کە لە ژەمی بەیانیان نابێ چ جۆرە ماسێک گونجاوە یان ئەگەر تۆ بۆ نەبۆ ماستاو بێت ئەم جۆرە ماسی بۆن کزە تامێکی خۆشیە بۆ بەرچای بەیانیان بۆ ژەمی بەیانی بەعام خەڵک حەزی لە ماستی شیرینە لاتە ماسی شیرین شیرینمان لا بڵێ ئەمانەمی ماستی شیرینە ئێستا خوانێ بەڕات پێیا بۆ شت پاک و تەمیز و جوانە ئەمانەمی ماستی شیرین لە قاپی فافۆنا داوناوە حاجی خۆشترە لە قای فافۆن ئاوەکەی ئەڕوا ئاوی زیاتر ئەڕوا سەرتێژەکەی زیاترە ئەو بۆی خەڵک حەز بە قاپی فافۆنە کاکە حاجی وا جوان پێچاوتێتەوە ئەمە ڕێک دەستوری کوردەواری و لادێکانە یعنی جاران لە لادێکان ئێستاش بۆ شێوازێ عنێ کەمێک ماوە ئاوا ئەگینا جاران هەمووی ئەویان پێچانەوە بۆمان و وەختی بوو ئەوەنەی جا پێ بوو بڕاکە جارێکیان تو لە مارێکیان پێوە پێچا بوو بەیانی زوو اینجا منجڵی گەورە بوو ئەو ساخێزان گەورە بوو خوانێ بڕێ ماڵێ 9 کەس 10 کەس هیوا بوو باوکو باپی دەگڵا بوو بە 25 کەس 15 کەس منجڵی 12 کیلۆ بوو ئیتر ئێستا خوانێ بڕێ خێزان هەمووی بچووگوتەوە جیلی ئەمەیە کچ و کوڕی شووی کە دۆژ نییە ناوە ڕۆشتۆ و جیلی تازەش دوو مناڵیە مناڵێکی من درێژن جا حاجی پێم بڵێ ئەم جۆرە ماسانەی ترچی و چیە بۆ بارچاو ڕوونی بینەران و هاوکار ئەمانە ئێستا زیاتر ماستی مانگا هەیە یەک دوو ماڵ بکەینەوە یەک دوو ماڵمان هەیە ماسی مەڕمان بوێنێ ئەوانش خەڵکی عەرەبی موسڵن مەڕەکانیان ساڵی دوو جارە زێ ئەوان قەرسیلی بۆ دروستەکەن ئێستا بڵین ئەمە ماستی مەڕە ماستی مەڕ ئاوی نییە ئەم ماستە مەڕە ئێستا بڵێن دوو ماڵمان هەیە ماسی مەڕی کوردی خۆمان مانگی 4 پێگا بەڵام ئەم ماڵانە کە خەڵکی موسڵن ئەوان مەڕیان دوو جارە زێ قەرسیلی بۆکەن ئەو قەرسیلە ئاوێن ئێستا گاکیان بەرز بۆتەوە و مەڕیان دوو جارە زێ ئەو دوو ماڵەمان هەیە کە بڵێن ماسی مەڕی هەبێ ئەمانە شیری فرێشە بەیانیان زوو بۆمانێنن خەڵک زۆری حەزی پێکە ئەی بە ئەوانەی خاڵ بۆتانە وڵا ئەمە بڵین لە بازیانەوە بۆمانیت لە شارە زۆر بۆمانە لە منتیقی قڵات زێ بۆمانە ماستە مەڕەکان زیاتر هی خەڵکی منتیقی ناوشوانن بۆمانێنن هی گەرمیانن حاجی جابا پرسیار لەو بکەین تۆ ئێوە شیری سروشتیش لێرە ئەفرۆشن و هاوڵاتیان تامێکی خۆشیانەیە باشە سوودێکی باشی لێوەرەگرن لەو شیرە سروشت تام چێژێکی تایبەتی هەیە سروشتەکان زۆر ئیسفادەی هەیە یەکەم شت ئەگەر خراپ بێ کابرا پێی ئەزانێ وەکو نییە کە مادێ حافزەی یا کرابێ و پێی نەزانێ شیرێک 3 ڕۆژ عمرێت شیری سروشتی 3 ڕۆژ عمرێتی لەوە زیاتر بێ کەی کوێنی هەڵە بڕسکێ ئەو کەسە پێزانێت توانەیە بێت لا ئێمە پارەکەی ئێنەوە یا ئەی ڕێژێ و ئەڵێ شیرەکەم خەسار بوو ئەوەن کەواتە ئێستا لە دوکانەکەی بەڕێسانە ماسی شیرین و ماسی ترش و ماسی مەڕ و بزن و مانگا و ئەمانە هەمووی بەردەستە هاوڵاتیان بەس لەم کاتا ماسی بزن نییە بزن درەنگ ئەزێ ڕاستە نا لەبەر کارەکەی شیرەکەی بدۆرشن سەرماشێ بێ بزن وەکو حیوانی کە نییە بۆ سەرما لەمەی خراپترە لەبەرەوە لەم کاتا شیریتیانێ بزن جا حاجی بە تۆزێک بەرچای بانانیش بخۆین چایەکی گەرمتانە یا شیر چی ئامادە وەڵی ئەمە تام و چێژێکی زۆر بێبینەران و هاوکارانم ناخۆش سەر کۆلانە ئەزانم ئێستا حەزیشتان لەم شیرە سروشتیە بەڵام بێ ئێوە ناخۆش قەینا من نۆشێک ێواڵەتی حاجی توانن بەیانیەک بێن داوەتی من بن و کەکەی بەرنامەی بەیانی باشیان نەبوو بەیانێک بێن بە سەر چاو سفرەخوانیان بۆ پاڕێنەوە جابا بینە لای کاک جەمالیش کاک جەمال بەخێراتی ئەمڕۆ سپاس بۆ ئەمەستەکەم مەمنونم چاوەکەمی من خواردم شیرەکەم خوارد بێنە باشە باشە ئاجیگەن تۆ شیرە خۆیان چاوەخۆی کەمێن حەزم لە شیر نییە بجارە بەیانیان چاکە خۆم دوای شیرە خۆ بە پرسیاری ئەوەش بکەین جە دوای چینە لای کاک جەمالیش هەندێک لەوە باس بکەین کە ئەو بەرهەمە سپیانە حەزەکەی با چینە لای بەرهەمە سپیەکانەوە ئەو بەرهەمە سپیانی ئێوە بۆ هاوڵاتیان لە چیا زیاتر هەڵی بگرن کە لە کۆنەوە تاوکو ئێستا بۆی سوودی لێوەرگرن و خراپوانەی بڕێ سەراجە هەیە ئەجینا وەختی خۆی لە قینی قوڕا هەڵیانەگەیت تەشتێکی شین بوو سوورەکە و پەڕۆیان پێ ئەیا و ئاوەکە ئەڕۆژە
ئاوەکە شتێکیان خسەر ئاوەکان دەرهێنا ئیتر ئەو ماسە ترژ نابوو ماسکە تون بێتەوە ترژ نابێ ئەوە زوو ئاواڵی وڵام ئێستا خوانێ بڵێ هەمووی سەلاجەی هەیە و بەڕادی هەیە بەڵام ئەوە ناداوانەیەکەی بنە ماڵەوە بیکەنە قاپێکی شوشەکە هەم سەحیترە هەم ئەتوان پەڕێکی پیان ژێ پیاڵێ بخەنە سەر پەڕۆکە ئاوەکەی ئەڕوات ئەتوانێت تر ماسەکەی ترژ نابێت. اینجا زۆر بە کورتیش باسی ڕۆنی هیزە بکەین هێلکی کوردیت داناوە ئەمەشمان بۆ باسکی ئەمە چی وڵی حکمەتی ئەمڕۆ زۆر زۆرە یەکەم شت کەرەیە ئەی قرشێنن ئەبێ ئاویتیانەیە نەیلۆنەکی لابەرم بۆ بەرچاو ڕۆنی بینەرە باشە فەرموو ڕۆنە حکمەتێکی هەیە بێ بە کەرەی بیبن وەک ئەو کەرەیە اینجا بی قرچێنن ئاوەکەی بگرن کە فکوڵەکەی بگرن سار دەبێتەوە اینجاکەنە ئەبێ دۆشاوی تو بن لە هیزەکە بۆی هیزەکە ڕق نەبێ اینجا کە دۆشاوی تویان لە ڕۆنەکەی تیەکەن ئینتر ئەو ڕۆنە ئەگەر هەتا زیاتر بمێنێتەوە تامی خۆشتر بۆن خۆشترە بێ ئەمە بۆ یاپراخی گەڵاش خۆشراخی گەڵا زیاتر خەڵک کەرە بەکارێنێت نزیکی مانگی سێ بینەوە کەرەکە خۆشترە مزریەکی تیا هی دۆکە زیاتر خەڵک شوی تو بڵێن کەرە بەکارهێنێ بۆ این ماستی ترش ماستی مەڕ بەکارهێنێ خاستن ماسی مەڕ بیکەرێکی گەڵامەوە یا پراخی گڵامی بۆنی ئەو سەرسفرە و زۆر خۆشە بێت با کەمێک لەگەڵ کاک جەمالیش قسە بکەین تۆزە کاتەکەمان بەرەو کەمی ئەڕوات کاک جەمال بەخێراتی وەکو کەسایەتێکی سوپاسانەکەم مەمنونم بۆ ئامادەبوونت ڕەفیقەتی و هاوڕێتیم لەگەڵ حاجی ڕۆفا گەڕێتەوە بۆ تقریبان 45 ساڵ لەمەوە پێش کە گەنج بووین و لەو کاتەشەوە من هەر لای ئەم بەعزیە جار چوومەتە لای کاک حاجی وها بۆکو برایەکی گەورە لەوێ شتم کڕیوە بەڵام لێرە دڵتەمینم کە ئیتر شتەکان هیچی خراپ نییە هەمووی پاک و تەمیزە و هەمووی سەحیە تۆزێک باسی بەسەرهات و قسەی خۆش بکەین باشە بەسەرهات و قسەی خۆش ئەوەنە لە ژیانمانە ڕوویاوە جێ نابێتەوە کوردوەتەنی کۆمەڵێک قسە و باسێ ینی کۆمەڵێک پەندی پێشینانەیە کورد ئەڵێ کەس بە دوی خۆی ناڵێت ترشا پێم خۆشە لەسەر و پەندانەیە ئەڵێ لەگەڵ ڕێزمەڵە کەسێکی ماستاوچێت لەسەر ئەو پەندانیان لەسەر و قسانەی کە کورد ئەڵێ ئەمە وایە یان چۆن چۆنی باسیەکەن ئەزانی چۆنە وەختی خۆی وەکو ئێستا نەبووە قەیمەکە قسەیەکیان کردووە تەواو فکریان لێ کردوەوە ئەنج وتویانە ئێستا ئەیڵێت دوایی ژەڵێ وەڵا عەفو نەمزانی ئێستا لەبەرەوە جاران کە قسەیان کردو هەمووی بە پند و بەحساب بووە تێگەی مەسەلەن زەلامێکیان دیوە ڕێک و پێک بۆ پیاو بۆ گەنجێ و توێتی گیا لەسەر بنجی خۆی ڕوێتەوە بۆ چووکە باو باپیری پیاو بوون ئەوە لەبەر ئەوە ئەو شتانە قەیمە دایمەن قسەی قەیمە زۆر زۆر نەستەقتر و ڕاستتر بووە لە ئێستا هەر بە کاڵی دەریە پەڕێنن زۆر بە کورتی پێم بڵێ تۆ تاچەنە گرنگی بە بەرهەمە سپیەکانەی تو حەزت بە کام جۆری بەرهەمە سپیانەیە من بە ئیعتیادی معدل ئەبێ هەمان بێ شتانە ئێستا مەسەلەن قەیمەخ ڕۆژێکیان لە دوکانێک کڕیم کە چوومەوە ماڵەوە تێمەی حاجی ڕەوف نییە وتم وەڵایی نەگەیشتمە لای حاجی ڕەوف ئەنجا پەنیرەکان مەسەلەن ماڵەوە چەوری نابێ بخوا پەنیرێکم هاتێت چەوریتیان نییە یا زۆر وەخت ماستی گامێشم ئاتێکە هیچ چەوریتیان نییە یا تۆزێک لەمەوە پێش ئەو جامی فافۆنە کە باستان کرد ئەوە من ئەیبەمەوە 12 ڕۆژ ئەمێنێت ترژ نابێ خەواسی ئەو ماستە ئەوەی چاکە ئەنجا دڵتەمینشم لە خواردنی کە پاک و تەمیزە و بێ مشکیلەم یاخوامیشە تەندروست باش بن دەستەکانەکەم مەمنونم ئامادە بوونتان دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ میوانەکانم حاجی ڕەوف و کاک جەمال کۆمەڵێک کەسی تریش لێرن بەڵام پێما بێت ئەگەر هاوکارانم نازانم کاتمان ماوە یان بگەڕێنەوە بۆ ستۆدیۆ لێرە شاگردە بەڵام شاگرد وەکو برا هەموو شاگردەکانی چاکی حاجی ڕەوف ئەوەیە هەموو شاگردەکانی وەکو برای خزمەتی ئێرەکەن ئەویش وەفایەکە بۆ ئەوان هەمیشە لە کار و کەسابەت تابن هەمیشە تەندروست باش